بەڕێزان ئێمە وەکو ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد لە 16 تەمووز کەمپینێکمان ڕاگەیاند بە ناوی کەمپینی ئەم شارە مەشێنن. کەمپینەکە دژی ئەو قەرەج و سوالکەرانە بوون کە لەسەر شەقام و ترافیک لایتەکان بوونە هۆی مای بێزارکردنی هاوڵاتیانی ئەم شارە و بە تایبەتی لەم شوێنەیە کە سواریانی سەرچارە و دەواازەی شاری سلێمانیە ڕۆژانە هاوڵاتیان تووشی ناڕەحەتی و کێشە ئەبوونەوە لەگەڵ ئەو قەرەجانەدا. بۆیە ئێمە دەست بەجێ پەیوەندیمان کرد بە لایەنە پەیوەندیدارەکانەوە و بەسپاسەوە کە لایانی پەیوەندیدار لە پارێزگاری سلێمانی و قایمقام و لیژنە هاوبەشەکان ئەوەیان دەربڕی کە پاڵپشتی کەمپینەکەی ئێمە بن. دوجار ئێمە لە ڕێی وەفدێکمانەوە سەردانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانیمان کرد و پاش ئەوەی کە پاڵپشتی بۆ کەمپینەکەمان دەربڕی بەڕێزیان دەست بەجێ بڕیاریاندا لە ڕێی پۆلیسی نێشتنی تاوانەوە کە مەفرەزیان دەرکرد بۆ گرتنی ئەو قەرەج و ساڵکەرانی کە بە تایبەتی لەم چوارڕیانی سەرچنارن. ئەمە ژمایی دڵخۆشی بوو بۆ ئێمە کە لە سەرەتادا دەرەنجامی کەمپینەکەمان بە شێوازێکی باش نەتیجەی هەبوو. بەڵام ئەوەی جێی نیگەرانی بوو لای بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ئەوە بوو کاتێک کە دەستگیریانەکەن بەڵام لەلایەن دادگاوە بە کەفالەتێکی کەم و بە چەند ڕۆژێکی کەم ئازاد ئەکرێن. لێتانە شارینەوە کە ئێمە چەندین بەڵگەمان لەسەرەوەی کە ئەم قەرەجانە لەلایەن چەندین باندەوە بەڕێوە دەبرێن. ئەم باندانەش مامەڵەیەکی زۆر بەسەر ئەم ترافیک لایتانەوەکەن کە بەشێک لە ترافیک لایتەکان بە 3 دەفتەر و 4 دەفتەر ئەفرۆشنەوە لە نێوان یەکترگەدا. ئەوەی کە لەسەر ئێمە بووەکو ڕێکخراوی لاوان ئەو کەمپینەمان ڕاگەیان و سپاسی بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنی شەکەین کە هاوکارمان بوون لەوەی کە راپۆرتی زۆر تایبەت و پوختیان کرد لەسەر کەمپینەکەمان و لە ڕاستیشدا لەسەر ئاسی ڕای گشتیش هاوڵاتیان ئێمە لە سۆشیال میدیا زۆر پشگیریمان بوون و ئەمە ژوای کرد کە ئێمە بەردەوام بین لەسەر کەمپینەکەمان وای کرد لەسەرەوەی کەمە بەڵێنمان نابوو تاوەکو بەردەوام بین لەسەر کەمپینەکە. ئەوەی کە ئەمێنێتەوە ئیجراعاتەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانیە. سپاس بۆ ڕێکخراوی لاوان، سپاس بۆ ئەو کەسانی کە هاوکارمان بوون لەم کارە بەڕێزانەوەی کە ئێوە باسمان کرد لەسەری و گوێبیستی بوون. ئەمە دیاردەیەکە لە هەموو وڵاتێکەیە بەڵام شێوازەکانە دۆڕێ. ئەوەی کە ناخۆش بوو لێرە هەندێک کاری نەشیاوە کرا بەڕاستی بە هاوکاری سەرۆکی دادگای سلێمانی و دادوەرە بەڕێزەکان کە زۆر هاوکار بوون لە دەرکردنی بڕیار و لە جێبەجێکردنی ئەوەی کە لەسەر ئێمە بۆ ئەوان فەرمانیان دەرەکرد توانیمانە ئەم شوێنە لەگەڵ چەند شوێنێکی ترا کە بەوتێ و کەسانی کە لێرە بوون کاری نەشیاوە کرا ڕێگریەکرا تەنانەت ماڵانەیەوەی بینن چەند سکاڵایەکیان ئاراستەی ئێمە کردبوو ئێمە توانیمانە ئەم شوێنە کۆنتترۆلکەین لەگەڵ چەند شوێنێکی ترا. داواشمان لە هاوڵاتیانی شاری سلێمانی کردووە لە هەر شوێنێگە و دیاردە نەشیاوانە بینن پەیوەندی بە هێڵە گەرمەکانی پۆلیسەوە بکەن. سوپاس بۆ ئاسایشی سلێمانی هاوکارمان بوون، سوپاس بۆ هێزەکانی لیوایەکی پاراستن کە لە کارەکانە هاوکارمانن. بەڵێنتان پێین کە لە هەر شوێنێ دیاردەیەکی نەشیاو هەبێ بەدەر لەمەش ئێمە وەکو پۆلیسی سلێمانی هاوکاری هاوڵاتیان بین لە هەموو دیاردە نایاسایەکانە پەیوەندی بە هێڵە گەرمەکانمانەوە بکەن. ئێمە لە خزمەتی هاوڵاتیانین و ئەوەی بە ئێمە بکرێ جێبەجێ بکەین. دیارە زۆر سپاسی دادگای ئیستێناف و دادوەرە بەڕێزەکانی شەکەین کە بەڕاستی لە پێدانی بڕیار و لە هاوکاریکردنمانە زۆر جددی بوون لەگەڵمان زۆر سپاسیانەکەین. سپاس بۆ ئەو لایەنانەش کە هاوکارمان بوون، سپاس بۆ ڕێکخراوی لاوان زۆر سپاسیانەکەین. پیاوەکانیشمان دەستگیر کردوون بە بڕیاری دادوەر ئەوەی کە خێزانەکەی نابێتە سەر شەقام زانی بێتان خێزاندارە و هاوسەری هەیە دادوەر هاوسەرەکەی بان کردو. ئایا ئەو ئاگادارە ئەم خێزانەی ئەم خوشکەی ئەم کچەی سواڵەکە ئیجراتیان لەگەڵ کراوە؟ بەڵێ دیارەمانە خەڵکی ئێرانی تایە عەرەبی تایە لە خواروی عێراقەوەیان بەڵام لە ناو شارە ئەتوانم بڵێم لە سایەک خەڵکی ناو شاری سلێمانی تابێت. ئەوەی کە بە ژمارەی سالای منە لە هەڵمەتەکە و زیاتر لە 50 کەس دەستگیر کراون لە شنووکیاوە.